لەسەر پێکەوەژگانی پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەروەک وتمان ئەمڕۆ لە هەولێریش کۆنفرانسێکی تایبەت بە یادی 1700 ساڵەی کۆمەڵەی نیقیە بەڕێوەچوو کە تیایدا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی سیاسی و ئیداری و هەروەها کەسایەتی ئاینیەکانی کریسیانەکان لەوێ ئامادەبوون. من میوانێکم هەیە مەتران بەشار وەردە سەرۆکی ئەسقۆفیەی ئابرەشی کلدانی کە لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵما بەڕێز وەردەم کاتە باش ئەمەوێ لەوە دەست پێ بکەین لە چاو بەشەکانی دیکەی عێراقا ڕەوشی پێکەوەژیانی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنجێنن لەم کاتەدا. حقیقة ڕاستیدا ئەوەی کە باسی دەکەین کاتی باز لە پێکەوەژیان و دۆخی پێکەوەژیان دەکەین لە هەرێمی کوردستان چەندین ڕووداو هەیە چەندین بۆنە هەیە کە بەڵگەن لەسەر ئەم ڕاستی و دروستیە لەسەر و پێکەوەژیانێکە لە هەرێمی کوردستان بوونی هەیە. یەکێک لەوان ئەم کۆنگرە و بۆنەی ئەمڕۆ بوو لە کرانەوەی کە تێیدا جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور تێیدا بەشدار بوو، چەندین وەزیر بەشدار بوون لەم بۆنەی ئەمڕۆ و چەندین کەسایەتی گەورە و دیار بەشدار بوون. ئەمە بەڵگەیە ئاماژەیە کە ئێمە لەگەڵ ئێوەین شان بەشانی ئێوەین وێڕایەوەی ئەم بۆنەیە تایبەتە بە کریسیانەکان و تایبەتە بە کڵێسا، بەڵام ئەمە پەیامێکە لە حکوومەت و پێکهاتەکانی دیکەوە و شەبەنگەکانی دیکەی هەرێمی کوردستان کە ئێمە لەگەڵ ئێوە داین تەنانەت لەو بۆنەشدا و بۆنەکانی دیکەش کە کاروبارێک و ڕێوڕسمێکی ئاینیە لە ڕاستیدا، بەڵام ئێمە لەگەڵ ئێوە داین و جگە لەمەش ئەمە بەڵگەیە بۆ چەندین بۆنەی دیکە کە پێشتر کراوە کە ڕوونی دەکاتەوە و دووپاتی دەکاتەوە کە وێنەیەکی ڕەنگاوڕەنگی ئەو پێکەوەژیانە هەیە ئەم وێنەیە بۆ جیهان ئاشکرا دەکات کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین دەیە قەیران هەیە، بەڵام ئەو وێنە جیاوازەی تێدا دروست بووە. ئێمە ناومان لێ ناو ئەو هەناسەیە یاخود ئەو بەرکەوتنە خۆشەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە جیهانی نیشان دەدات. ئەوەی ئەمڕۆ بەشدار بوون چەندین زانای گەورە و پسپۆر بەشدار بوون، ئەوانەی تایبەتمەند پسپۆرم بە مێژووی ئاینی کریسیان و لە زانکۆکانیش ئەوانەی پسپۆرن دەزانن واقعەکە چۆنە، سیر دەکەن کە حکوومەت چەندە گرنگی بەم بۆنانە دەدات، کەناڵە بەڕێزەکەشتان چەند گرنگی بەم بۆنانە دەدات. ئەمە هەمووی ئاماژەیەکی ڕاستەقینەیە بۆ پێکەوەژیانی کە هەیە، تەنیا قسەیەکی ڕاگەیاندن نییە. زۆر باش. لە ساڵی 2014 بەدواوە بە تایبەتی لەگەڵ دروستبوونی شەڕی داعش ژمارەی کریسیانەکان لە سەرانسەری عێراقا زۆر کەمی کردووە و ژمارەیەکیان لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق کۆچیان کردووە. باشە، ئێستا شەڕەکە نەماوە ئەم کریسیانانە بۆ ناگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. گەڕانەوە بۆ ناوچەکان پێویستی تەنیا بە سەقامگیری ئەمنی نییە، بەڵکو پێویستی بە سەقامگیری ئابووریشە، پێویستی بە سەقامگیری کۆمەڵایەتیە، پێویستی بێخستنەوە و تاواکاری هەیە. دەبێت تەواو ئەمانە هەبێت. کاتێک سیر دەکەین ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە شوێنێکی دەستنیشانکراون بۆ نمونە ئەو کریسیانانی کە پێشتر لە دەشتی نینەوە نیشتە جێبوون. ئێمە کاتێک باس لە ژمارەیان دەکەین نزیکەی 15-16 هزار خێزان بوون ئەو کاتێکە لێ نیشتە جێ بوون، بەڵام ئەمڕۆ 9,000 خێزانە و ئەمە بربەستە. ئەو بربەستەی بربەستەکە چییە؟ ناسەقامگیریە ڕێگر بۆ لەوەی خەڵک بگەڕێنەوە بۆ شوێنەکانیان. لە ڕاستیدا سیر دەکەی بۆ نمونە ئێمە ناتوانین نکۆڵی لەمە بکەین ئەو دۆخە گشتەی کە هەیە لە ناوچەکەدا لە تەواوی ناوچەکە ئێمە لەژێر کاریگەری بووینە. لە هەولێر بۆ نمونە ئەو ململانێت و تووشەی لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوویدا، ئێمە لە ناوەڕاستی ململانەکەدا بووین چەندین جار بە شێوەیەکی بێپاساو تۆمەتبارکراون لایەنێکە و دەبینە قوربانیەکی ناڕاستە و خۆش. ئەگەر هەولێر بێ، ئەگەر هەرێمی کوردستان بێ، ئێمە وەکو هاوڵاتیان ئێمە و کەسانی دیکەش بەم شێوەیە بیر لە دۆخەکە دەکەینەوە. بۆیە لە ڕاستیدا
ئێستا پێویستی بە کارکردن هەیە، پێویستمان بە سەقامگیری ئابووری هەیە، پێویستمان بە بەرهێنان هەیە بۆ دروستکردنی دەرفەتی کار. ئەمانە هەمووی ئەوانەی باسم کرد تا ئێستا ئاشکران نین، ڕوون و بەرچاو نین. بۆیە ئێستا خێزان هەن لێرە لە هەولێر نیشتەجێن، نزیکەی 2000 خێزان لە هەولێر نیشتەجێن و نەگەڕاونەتەوە، ژیانی خۆیان لە سفرەوە دەست پێ کردووە. هەندێک خێزانی نیشان چاوەڕوانن. بۆیە ئەمانە ئەو بربەستانەی باسم کرد هەمیشە بەردەوام ماون. باش ئەو گرفتانەی کە لەو ناوچانە هەن کە ئەم خێزانانە نەیانتوانیوە بگەڕێنەوە بۆی، ئایا پێچەوانەکەی ڕاستە کە لە هەرێمی کوردستان ئەوان توانیویانە دوور لەو گرفتانە بژین بووە تا ئێستا لێرە ماونەتەوە؟ بەم شێوەیە سیر مەکە، بەو شێوەیە سەیری وێنەکە مەکە. وێنە ڕاستەقینەکە ئەوەیە کە لە 2023 و 2004ەوە کێشە ئەمنیەکان ڕفاندن، کوشتن، گێچەڵ پێکردن، وەرگرتنی سەرانە لە بەسرا، بەغدا، کەرکووک، مووسڵ، ئەو هەموو بربەستانە لە دوای 2023 هەمووی زۆر بەڕوون ئاشکرا دروست بوون. بۆیە ئێمە پەنامان بۆ هەرێمی کوردستان برد. ڕاستە ئێمە خێزانەکەمان، من خۆم خەڵکی زاخۆم، بەڵام لە کاتێک دەکا لە ڕژێمی ڕووخاوی پێشوودا ئێمە کە ئاوارە بووین، بەڵام توانیمان بگەڕینەوە بۆ خاک و شوێنی خۆمان و پێشوازیمان لێکرا. دواتریش کە هاتینە ئێرە خزمەت گوزاریمان بۆ دابین کرا. بە دڵنیایی ئێوە ڕووداوی سەیدە نەجاتان لەیادە لە ساڵی 2010 دوای ئەمەی ئەم ڕووداوە 4000 خێزان، هەزاران خێزان هاتنە هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی دەرگایانی بۆ کردەوە. ئەومە جگەل لە چەندین کارەساتی دیکە کە ڕوویان داوە. ئێمە کاتێک باس لە پێشوازیە گەرمەکەی هەرێمی کوردستان دەکەین، نابێت تەنیا باسی ساڵی 2014 بکەین، دەبێت باس لە 2 ساڵ پێش 2014 بکەین. لە 2004ەوە هەرێمی کوردستان بووە بژاردێک بۆ کەسوکاری ئێمە، خێزانە کریسیانەکانمان لە مووسڵ، لە بەغدا، لە کەرکووک و لە بەسرا و ئەو ناوچانەی کە پێشتر و تا ڕادەیەکیش تا ئێستاش پڕە لە شەڕ و ئاڵۆزی. زۆر باشە. کەمێک پێش ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پۆستێکی کردووە کە ئەڵێت هەروەک چۆن هەموو پێکاتەکان لە هەرێمی کوردستانە بەیەکەوە ڕوبەڕووی داگیرکاری و زۆرداری و ستەم بووینەوە، ئێساش بەیەکەوە شانیە دەینە بەر ناوچەکەی خۆمان ئاوەدانەکەینەوە. ئێوەکو پێکهاتەیەکی دیاری هەرێمی کوردستان تەمەنای چیەکەن بۆ داهاتووی هەرێمی کوردستان؟ حقيقة أنا لە ڕاستیدا من وەکو هەر پێکاتەیەکی دیکە لە هەرێمی کوردستان هیوا خوازین ئەو سەقامگیریە بەردەوام بێت، ئەو فشارە ئابووری دروست بووە، قورسایی ئابووری دروست بووە هەڵگیرێت، نەمێنێت ژیانێکی بە کەرامەت و شکۆمەندیەوە بژین. بە تایبەتی چەندین ساڵ ماوەی 2 دەیە لە ڕاستیدا بووەتە ماڵێک بۆ هەمووان. ئەم داواکاریانی ئێمە هەر شتێکە، واتە هەر شتێک کە هاوڵاتێک لە هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێت، ئێمە خۆمان بەشێکین لەو هەرێمی کوردستانە. بۆ نمونە ئەو موچەی کە نادرێت موچە خۆران بە سەبر و ئارامیەوە چاوەڕوان بوون و خۆراگر بوونە، وەک جەنابی سەرۆک باسی کردووە. هەروە گوتم زۆرێک لە پێکەوە ژیانێکی باش لێرە هەیە کە نمونەیە لە ڕاستیدا، شیرازەیەکی پتە و باش لێرە هەیە. بەڵام ئەو بربەستانەی هەن کە لە ژیانی خەڵک دروست بووە، لە شکۆمەندی ژیانی خەڵک دروست بووە، یەکێک لەوان بڕینی مافی موچەیەکەیە کە لە سادەترین و سەرەتاییترین مافەکان. بۆیە پشتیوان بە خوددا ئەم بڕیارە و ئەم ڕێکەوتنی ئەم دواییانە بربەستەکان هەڵگرێت و کێشە ئابووریەکان کوتایی پێ بهێنێت و جارێکی دیکە ژیان بە شکۆمەندیەوە بۆ هەمووان بگەڕێتەوە. بەڕێز مەتران بەشار وەردە سەرۆکی ئەسقافیەی ئابرەشەی کلدانی، زۆر سپاس بۆ بەڕێستان دەگەم.